کۆماری ئیسلامی ئێران وێڕای ئاماژە بە کۆتایی هاتنی هێرشە موشەکیەکەی بۆ سەر ئیسرائیل جەختی لەوە کردوێتەوە کە ئەم هێرشە بەو مەرجەی ئیسرائیل وەڵام نەداتەوە کۆتایی پێهاتووە. ئەوە لە کاتێکدایە کە ئیسرائیلیش بەنەوبەی خۆی هەڕەشەی کردووە کە وەڵامێکی قورس بە کۆماری ئیسلامی دەداتەوە. تاوجێگەی کە پەیوەندی بەم لێدوان و پرۆپاگاندانەوە هەیە، مەترسی واقعی سیاسەتێکی شەڕخوازانە هەڕەشە لە سەرجەم ناوچەکە دەکات. لە هەمان کاتدا کە هۆکارگەلێکی زۆر هەن نیشان دەدەن کە ئەگەری هەڵگیرسانی شەڕێکی بە تەواومانە و وێران کرد لەسەر ئاست دەوڵەتەکان زۆر لاوازە، بەڵام لەگەڵەوەشدا نابێت ئەگەری لە کۆنترۆڵ دەرچوون و ڕوودانی شەڕێکی لەو چەشنە لە بەرچاو نەگیرێت. ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕەوان بە میوانداری زۆر بەڕێز کاک شەهرام ئامانەتی ئەندامی کمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران کە قسە و باسێکمان بێ لەسەر و پێشەکەی کە ئاماژەم پێکرد. کاک شارام ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. ئەم کاتەی تویش باش هاوڕێ گوڵناسەرەوەها هاوکارانت منیش هەر بەنەوەبەی خۆم لێرەوە سڵاوە نێرمە خزمەت بینەرانی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوە. زۆر سپاس کاک شارام، بە خێراتنی دووبارە دەکەم. کاک شارام، ئایا بەڕاستی شەڕێکی ڕاستەوخۆ و بەردەوام لە نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیلدا ڕوادات؟ وەکو ئەگەر ئێمە چاوی لێ بکەین شاید ئەو ئەگەرە واقعەن بە کەس بە دروستی نازانێت ئەو شەڕێکی ڕاستەوخۆ تا چە ئەنازە ڕوودات. بەڵام ئەوەی کە ئەخبار یا ئەوەی کە تەعقیبی مەسایلە کردێت ئەو شەڕێک هەیە لە بینی ئێران و ئیسرائیلە. شەڕەکە ئەگەرچی بە شێوەی شەڕگەری پێشوو یا شەڕگەری کلاسیک نییە، یانێ ئەوەی کە هەردوو دەوڵەتەکان هەردوو دەوڵەتی دژە بەشەری هەم ئێران هەم ئیسرائیل هێزی زەوینیان جوڵاندوێتەوە، یانە ڕوبەڕووی یەک بێساوێتن خاکڕیز و سەنگەریان دروست کردوێت، تانیان هاوردێت تۆپخانە پشتیبانیان کە ئەگەر ئەوە نییە. بەڵام پێشتر ئەوان شەڕێکی نەرم شەڕێ نەرمیان دروست کرده بوو کە شەڕە نەرمەکەیش بە شێوەی ئەوەیە کە ڕۆحیەی یەکتری زەعیفکەن، ڕۆحیەی یەکتری خراپکەن، کە دیارە لەو شەڕیشە ئیسرائیل دەستی بوو. ئەگەر ئێران هاژە و هوژەیەکی زۆری کرد، بەڵام ئیسرائیلیش کە ئەویش هەروەکو ئێران هاژە و هوژەیەکی زۆرتر کرد، بەڵام دەستکەوتەکانی زۆرتر بوو. ئەوەی کە ئەگەر ڕاستەوە خۆیش لەگەڵ ئێرانە تووشی شەڕ نەهات، بەڵام توانی ئەو زەربەگەرە کە لە بە نیروگەر نیابەتی جمهوری ئیسلامی ئەیان ناسێ وەکو حیزبوڵڵا یا وەکو حەماس، کە حەماسیش کە هێزێکی کۆنەپەرستە لەو منتەقە، بەهۆی ئەوەی کە ئێران لەم چەند ساڵەت توانی بوو یارمەتیان بدات، چە لەباری ماڵیەوە چە لەباری تەسلیحاتیەوە یا ئەو موشەکگەرە کە ئەوان دروستیان کردو بوو هەمووی لە سپای پاسدارانی ئێران ئیطلاعاتەکەی دا و پیان ئێمە ئەتوانین بڵێن کە ئەو شەڕە لە ئارا هەیە. هەرچەند جمهوری ئیسلامی خۆی وتی ئاگاداری حمڵەکەی حەماس نەبوو، بم ئەوە بەشی ئوسولگراکانیان ئیسلاح تەڵەبەکانیان کە ئەوان خوازیاری مانەوەی حکوومەتی ئیسلامی ئێرانن، ئەوان وتویانە ئەو شەڕێ کە ئێمەی ئاگادار نەکردوێتەوە حەماس، بۆچی ئێمە خۆمانی تێ بخۆڵکێنین؟ دیارە ئەوان سیاسەتی ئیسلاح تەڵەبەکان ئەوەیە کە بە هەر شێوەی کەوێت ڕاگررتنی ئەو جمهوری ئیسلامیەسە بە شێوەیەکی نەرم بە شێوەیەکی خۆیان بڕواتە بەرەوە. بەڵام ئێمە ئەگەر ئەوەی ببینین حتا ئەو شەڕە ئیسە بووگە بە شەڕێکی دوونەفەری، یانێ نتنیاهو پەیامێکە نێرێ بۆ خامنەی پەیامێترە نێرێ بۆ نتنیاهو ئەڵێت خەڵک بۆ وێنە بێنێتەر شاییکەن، خامنەی تێر لە نوێژی جمعە بە نوێژیان بووکات. شەڕەکە تاو حەدە چووەتە پێشەوە. بەڵام ئەوەی کە بێتە شەڕێکی ڕوبەڕووی ڕاستەقینەی، ئەوەی کە شەڕێکی زەوینی بێ، احتمالی زۆر بەعیدە. زۆرتر شەڕەکە شەڕی تۆڵە سەرنەوەس ئەقدامگەر کە بە جەنگ متقابڵی پێڵێن ئەقدامێکە کردێت تەرەف مقابڵەکە جوابی گێدادەوە، تا ئەو حەدە ئەتوانێت ئەم شەڕە درێژەی بێت. بەڵێ کاک شارام، ئەو شەڕی کە لە غەزە هەیە ئایا تاسیری هەیە لەسەرەوەی کە ئیسرائیل نەچێتە شەڕی ڕاستەوخۆ لەگەڵ کۆماری ئیسلامی؟ ئەو شەڕی غەزە ئێمە با لە جیا لە ئیسرائیل و ئێران بە بەشی سێوەمیشی لە نەزەرە بگرین.
ئەویش ئەو خەڵکە بێتاوانەی غەزەیە کە ماوەی ساڵێکە ئیسرائیل بێبەزایانە ئەیان کوژێ کە زۆربیان منداڵیشن. هەروواکە هاوڕێ بوون هەسپەتان نەزانن غەزە دانێک لە شارگەرێک بوو منتەقەیەک بوو کە ئەسڵەن ئیجازەی نەبوو یانێ پەرەبسێنێ بۆ وێنە ئەگەر لە وڵاتێکی شارێک تراکم جەمعیەتی زۆرتر بێت ئەو خەڵکی ئەتانن مهاجرەتکەن ئەتانن بڕن لە حومەی شارەکانە دانیشن. بەڵام غەزە تەلبەن کرابوو یانێ ئەو خەڵکە نیانەتوانی ئەو ئیجازیانە نەبوو کە ئەو تراکم جەمعیەتە ئابە و شێوە بوو بتانن بەفەرز بتانن بڕن ئابۆ تراکم جەمعیەتەوە ئیسرائیل وعدەی ئەوەیدا کە لە عەرزی 2 مانگە حماس لە بینەوات و لەو 2 مانگە 50 ساڵ غەزە ئەخاتە دواوە. ئێمە ئەگەر سەرنج بدەین 2 مانگەکە بوو بە ساڵێکیش و هێشتا غەزەیشی بە تەواوی نەگرتووە. ئەگەر ئیسرائیل ئەو ئیشرافی ئیطلاعاتیە کە بووی ئەوەی کە ئەڵێت کە من ئیطلاعاتێکی قەویم بوو بە فەرز ئەڵێت ئەوە نیشانیشیەدا بە ماهوارە یا بە دووربین فیلمبەرداریەکە ئەوە فلانە فەرماندەیانم کوشت ئەوە فلانە سەرۆکیانم کوشت. ئەگەر ئیسماعیل هەنیە لە تارانە بۆ ئاسانیە ئەکوژێ ئەگەر ڕەهبەر حیزبوڵڵا بە ئاسانی کوژێ بۆ ئەوانی بە ئاسانی لە ناو نەبرد. بەڵکە ئیسرائیل شتێتری لە پشت سەرە بوو. ئەویش ئەوە بوو کە پاکتاوی نەتەوەیی کات دیارە ئێمە ئیسە عەرب لە نەزەرمانە ئەگەر لە ساڵ 1948 بە دواوە و سیاسەتی ئیسرائیل لە نەزەرە بگرین تەنیا عەرب و مسلمان عەربی مسلمان نەبووە کە پاکتاویانی کردووە لەو خاکە لەو سەرزەوینگەرە دەریانی ناوە مەسیحیەکان بوو بن کەسانێکی تر بوو بن. دیارە ئەو شەڕە زیاتر شەڕەکە ئیسرائیل چەندانە هەدەفی پێوە دیارە هەدەفە ئەسڵیەکەی جمهوری ئیسلامی نەبوو. بەڵام جیالەوەیشکە کە حماس و حیزبوڵای ئابۆ شێوە لە شێوەی نظامی نەیتوانی لە ناویان بووە بەڵام زەعیفیانی کردووەتەوە. بەڵام هەدەفە ئەسڵیەکەی لە ناوبردنی مردمی غەزە بوو. هاوڕێ گوڵنازیەوە سەرنج بدەن دیارەی شاید ئامارەکە داگیگەبان 70,000 و 80,000 بەڵام تایسە خۆشبەختانەوە کۆنتترۆل کراوە. ئەگەر نەخۆشیک بێتە ناو ئەو خەڵکە بە 2 بەرابەری شەڕەکە تا ئەیسە کوژراوە هەر قەتڵ عامەکات ئەو خەڵکە ئەو مناڵگەرەکە ساڵانی ساڵە 1 ساڵە لە برسیەتیە ئەژین و لە 2007 ئەو منتەقە لە تەحریمی مسر و ئیسرائیلی شەبووگە. بۆیە زیاتر ئیسرائیل هەدەفەکەی غەزە بوو. وتم کە ئەو ئەیزانی ئەگەر ئەیزانی ڕەهبەرگەر حیزبوڵڵا حەماس فەرماندەکانیان سەرانیان هان نەکوێنە ئەمە بە 1 ساڵ و 6 مانگ و 5 مانگە متڵاعاتیە بەدەست نەهاوردو ئەیتوانی با لەوانە. بەڵام هەدەفە گەورەکەی ئەوەیە کە غەزە پاکتاوی ئەو ملەتە کە دیارە ئیسرائیل خۆشی شارەکسازیەکە لە عەوەزیە و زەوینیشی کەمە تقریبا. ئەوە ئەتوانێت ماهیەتی ئەو شەڕە بێت کە ئیسرائیل دەستی پێکرد. بەڵێ کاک شارەم لە پارە و واتە 7 ئۆکتۆبر 2 جار کۆماری ئیسلامی هێرشی کردوە سەر ئیسرائیل بە موشک. ئاکامێکی چی نەبووە هۆکارەکانی چی بۆ بەڕایەوە کە کۆماری ئیسلامی لە 1 ساڵی ڕابردوودا 2 جار هێرش دەکاتە سەر ئیسرائیل؟ کۆماری ئیسلامی یەکەم ئەوەی کە لەباری حیسیەتیە و ئابروژە دیارە ئەو جمهوری ئیسلامی هەر حیسیەتێکی نەبوو یعنی لە حیسیەت ئەوەیە کە دەست ناپارێزێت لە کوشت و کوشتاری ئینسانگەری کە هانە ناو ئێرانە ئینسانگەرێکی سیاسی لە فعالگەری مەدەنی کرێکاری ژنان زیندانگەری پڕ کردووە لەو زیندانیگەرە کە بۆ مافەکانی مرۆڤ یا بۆ عیداڵەتی اجتماعی لە زیندانەکانن. ئەوە جمهوری ئیسلامی وتم حیسیەتێکی وای نییە. بەڵام ئەو شەڕی کە وەکو شەڕی نەرم دەستی پێکرد بەهۆی ئەوەی کە زەربەکان زۆرتر بوون کاریگەرتر بوون لەلایەن ئیسرائیلەوە ئەوە خۆی وەکو ئەوە زانی کە جوابێ بداتەوە. دیارە ئەو جوابدانەوە گەر جمهوری ئیسلامیە تەنیا پوانێکی کە ئەگەر بۆی ئەوەیە کە بتوانێت لەو دیوار دفاعی ئیسرائیلە کە بە سەد ئاهەنی ناوی ئەبات ئەو 1-2 دانە بەفەرز لە ناو چەندین دانە موشەکە 1-2 ئەگەر بتوانێت ئەو دیوارە دفاعیە بشکنێت ئەوە وەکو دەستکەوتی گێزانێت کە بەڵێ ئەو
سپەر دفاعی ئەو سپەر ئاهەنینە کە ئیسرائیل ئەو بانگەوازی بووەکات قابل نفوذە و هەروەها ئیمڕۆیش تقریباً بۆ شێوە نیرۆنیابەتیەکانی لە لوبنانە توانیان بە تاکتیکێ بە فەرز چەندین موشکخوان بتانێت لەو سپەر دفاعیە عبور کات بەڵام تا ئەو حەدە جمهوری ئیسلامی توانیویە خۆی نیشاندات ئەگەر ئێمە سەرنج بدەین ساڵانی ساڵەکە خۆی وان نیشانەدات کە لەباری نظامیە و تەسلیحاتی نظامیە و حرەکاتی موشکیە و پێشرەفتێکی بەرچاوی بووە ئەگەر لە ناوەڕۆکە چاوی لێ بکەین یا ئەوەی کە لە ماوەی چەند ساڵی پێشووە لە بەرنامەگەر جۆرا و جۆرە لە تلویزیونی کۆمەڵە یا لە تلویزیونی حیزبی کۆمونیستی ئێرانە ئشارەی پێکراوە ئەو حرەکەتگەرە ئەو مانۆڕە موشکیگەرەی جمهوری ئیسلامی زیاتر لەوەی کە ڕوو بە هێزگەرێک دەرەوە بە ئیسلاح ێژێ ئامریکا یا ئیسرائیل زۆرتر بۆ ئەو حاڵەت سەرکوب سیستماتی کەسە کە خەڵک چاوترسیان کات بۆ ئەوەی کە نینە سەر شەقام بۆ ئەوەی کە اعتراز نەکەن دیارە خۆ بزوتنەوەگەرێک جنبشگەرە و خیزشگەرێک کەفتە ڕێگا لە چەند ساڵی ڕابردووە ئەو سیاسەتیشیە پوچەڵەو کردەوە. بەڵێ کاک شارام ئەم دوو ڕژیمە لە ئێستادا هەردووکیان لە ئاستی نێونەتەوەی و ناوچەیدا زۆر منفورن یەکێکیان بەهۆی جنایەت لە دژی خەڵکی ئێران و ئەوی تر بەهۆی جنایەت جەنگی و کاولکردنی ژیان و کوشتنی هەزاران منداڵ و خەڵکی بێدفاع هەروەکو خۆشتان ئاماژەتان پێکرد پێتان وانە ئەگەری هەر شەڕێک دەتوانێت کارەساتێکی گەورەی ئینسانی دووبارە دروست بکات؟ دیارە بە دوای هەر شەڕێک یا شەڕ دەست پێکە فەقر تێت هەژاری تێ گرانی تێ احتماڵیش هەیە قاتی بێت ئەمانە مسلمە بۆ وڵاتێکی وەک ئێران کە بحرانێکی شەدید اقتصادی هەیە ئەگەری شەڕێکی قورس و قایم ئەوانە هەمووی دووپادەونەوە یانێ سیستم کوپینە بێبێرێتەوە ئەگە کەمبوونی دەوا و دەرمان دروستە بێت ئەوە بۆ وڵاتێکی وەکو ئێران ئەتوانین بڵێن ئەوە هەیە شاید ئیسرائیل بڵێت ئەو مشکڵیە نەبێت بۆ چاو ئێران بەڵام ئیسرائیلیش ئەبێ ئێمە لە نەزەریە بگرین هەر لەیسەوە ئەو کرێکارە هەرزانانەی کە لەناو هەر کرێکارگەری عەرەب بوون ئەهاتن کاریانە کرد بۆیان کە فیلم و شتیشی هەیە بەو شێوەی کە وەکو حقارەتامیز ئەوای کارشناساییان بۆیان دەربە هاوردای حتمما تەیر کرابوون ئەو نیروە هەرزانەکارە ئیسا ئەوەیە دەست ناکەوێت دیارە لە بەنگلادێش و ئەمانیشەوەی تر کەس ناڕوا بۆ ئیسرائیل کار بکات ئەوە دیارە یەکێک لە مشکلاتێکە کە لەم شەڕە هەر لەیسە و تووشی بوو بێت خۆب دەرامەدی بوو ئیسرائیل دەرامەدی گەردشگەری و ئەو کەسانەی کە بۆ تەفریح هاتنەوە وڵاتە یا ئەو دەرامەدەی کە شرکتگەر هەواپەیمایی بووی ئەوانە هەمووی زەربەی دیوە لە ئیسرائیلە من پێم خۆشە ئشارەکەم بە یەک شت لە ئیسرائیل نەسڵێک لەوێ بە دنیا هاتوون کە دیارە بەشێکیان وەکو ئەو نەسڵە زدە ئەتوانین پێناسییانکەین بەشێکیان چەپن شێوەیەکی تر بیرەکەنەوە جیان لەو سیاسەتە ڕەگەز پەرستانە و شۆڤینیستیەی ئیسرائیل بیرەکەنەوە تقریبا نەسڵێکن زۆربیان لە خاکی ئیسرائیلە بە دنیا هاتوون و چاویان لەوێ گوش ئەوە ئیسرائیلێکی لەگەڵ مشکلگەرێکە ئایندە بەرەو ڕووە ئەم نەسڵە مهاجرەتەکەن یعنی ئیسرائیل یەکێک لە مشکلاتێکە لە ئایندە هەیەی ئەگەر بە چاو ئێران فەقر و گرانی و ئەوە نەبێت بەڵام مشکلێکە لە ئایندە هەیەی فەرار مەخصاس لە وڵاتە واقعاً سەختە بۆ جوانێک کە لە وڵاتێکە بێت تواو دنیا ئەو دەوڵەتەی کە دەوڵەتێکی ڕاست ئفراتی نژاد پەرستە کە هیچ ڕەبتێکی بەوانە نییە ئابە و شێوە خەریکە مناڵە کوژی یعنی حکوومەتێکی مناڵکوژە بەڵام خۆی دیارە ڕاستەوخۆ هەرچەند ئەم شەڕی دوو دەوڵەتی کە هەردووکیشیان جز و زەنجیرگەر دەوڵەتگەر سەرمایەدارین ئێران و ئیسرائیل ئەو شەڕی خەڵک نییە بەڵام لە ئێرانە ئەتوانێت خەڵک دوبارەکاتەوە گۆشتی بەردەم تۆپەکان و ئیسرائیلیش هەروە بەڵام ئەوەیە کە ئەو شەڕی خەڵک نییە حتممەە پەیامەدی خراپیشی ئەبێت. بەڵێ کاک شارام دەبێت چۆن بەربەم شەڕە بگرێت لە
ساتحی دنیادا چۆن دەتوانێت بەر بەم شەڕە بگرێت و ئەم جنایەتە کۆتایی پێبێت؟ دیارە ئەوە خەباتێکی جەماوەری گەرەکە چ لە ناوە و چە لە دەرەوە، لە ناوە منزورم لە ناوی ئیسرائیل و لە ناوی ئێرانیشە، بۆ ئەوەی کە بەر بەو شەڕە بگیرگێت. دیارە ئیسە شاید شەرایطەکە لە ناو ئێرانە بە وەزعێکە هەیە، چونکە وڵاتگەر سەرمایەداری کاتێکە لە ناوە تووشی بحرانە بن، یەکێ لە ڕێچارەکانیان یەکێ وەکو نەعمەت ئەبارێ بەسەریانە شەڕە. بۆ وێنە ئێمە ئەگەر جمهوری ئیسلامی ئەوڵ دەحل لە نەزەرە بگرین، ئەو خیزشکەرەکە لە چەند ساڵی ڕابردووە چە ئەوەی کە کرێکارانی جنوب بوو، دوای ئەوە بە دوای گرانبوونی بنزینە بوو و ئەو ئاخرینی خیزشەکە ژنجیان ئازادی بوو. ئەتوانێت یانێ بیانوێکی باشە ئەگەر هەر خیزشێکی تر سەر باتەوە، دیارە بزوتنەوەگەرە ئەو ڕاپەڕینگەرە هێشتا دانەمرکاتەوە، بەڵام واقعاً کاتەکەی ئەتوانی بخاتە دێرەوە، یانێ بۆ ڕاپەڕینێکی تر وەکو خیزشێکی تر هەر لە درێژەی ژیان ئازادیە، ئەوە ئەتوانێت تەخیری خا. بۆ وڵاتێکیشی وەکو ئیسرائیل کە ئەو دەوڵەتە ڕاستە ها لە سەردەورە، هەموو کەسەوە دەوێت شەڕەکە تواوبێ هەفتەیەک مانگی دوایەوە نتنیاهەوە بێت لاچێت، بەڵام ئیسە چوار کەسی تر چوونەسە ناو کابینەکە. ئەگەر شەڕەکە ئیمڕۆژ تواوبێ وەکو پێشتر نییە، یانێ ئەو نتنیاهۆ ئەتوانێت ساڵ و نیمێ تریش درێژە با بە حکوومەتەکە. بەڵام لە ئیسرائیل ئێمە دیمان ئەو بزوتنەوە جەماوەری هەر ئەوە نەبوو کەسەکە، ئەوانە بوون کە کەسەکانیان گیرا بوون یا ئەوەی کە ئەسیری حەماس بوون، ئەوەی کە لەسەر شەقامەکانە بوون، بەڵام خەڵکێ بوون کە ناڕازی بوون، یانێ شەڕیان گەرەک نەبوو، ئەو سیاسەتگەر دەوڵەت ڕاستیانە گەرەک نەبوو. وتم کە هێشتا ئەو شەرایەتە مناسب نییە، دیارە حرەکەتگەرێک ئەگرگێت، بەڵام چاویش نییە وەکو ئەو حرەکەتگەرە بەتایبەت لە زانکۆکانی ئەمریکا کە خوێندکارانی زانکۆ لەوێ بەڕێویان بردووە. ئەگەر ئەوانە پشتگیریکی جیهانی بێت و لە ناوەوە ئەو خەڵکیشە بزانن کە شەڕی ئیسرائیل و شەڕی ئێران شەڕی ئەوان نییە، شەڕی دوودانە هێزی کە هەر کامیان بۆ مەنافعی خۆیان لە خاوەرمیانە تێکۆشت. بەڵێ سپاس کاک شارام. پێت وایە لە ئێستادا کە ئۆپۆزیسیۆنی بێڕیشە و بێبنەما کە دەیان ساڵە چاوەڕێی لە ناوچوونی ڕژیمن لە ڕێگەی شەڕ و دەستی دەرەکی دەکەن، ئەرکی ئۆپۆزیسیۆنی هەڵسوڕا و شۆڕژگەر کە پێی وایە ڕژیم دەبێت بڕوخێت و لە بنەڕەتەوە کۆمەڵانی خەڵکی ئێران سیستمێکی ئینسانی و عادڵانە دروستکەن چییە و دەبێت چی بکەن؟ بەڵێ هاوڕێ گوڵناز، ئەو پرسیارەوە چەند لایەنەگرێت، من بە سەریعی شارێکێکم جارێ ئەو لایەنەی کە چاوی بڕیوە کە ئەڵێت کە ئیسرائیل دموکراسی تێرێت بۆ ئێران، ئەو تەیفە ڕاستنە کە حتا نمایندگی بورژوازی ئێرانیش ناکەن، چون بورژوازی ئێرانی سە جمهوری ئیسلامی نمایندگییانەکە ئەو بورژوازیەکە لە ئێران هەیە واقعا نازانێت. بۆ وێنە ڕەزا پالەوی بەیانی ئەگەر بێتەوە ئەو منفعەتێک کە جمهوری ئیسلامی پێ ئەگەینێ، ئەو سوود و خەیر و قازانجەکەت بەدەستی تێرێ لە جمهوری ئیسلامی، ئایا لە دەوڵەتەکەی ڕەزا پالەویە بەدەستی تێرەکە؟ من مسەلەمە زانم جوابەکەی بۆی ناس ئەو ڕانت و بێ دەروپەیکەریەکە لە جمهوری ئیسلامیە هەیە، ئەوەیە بەنەفع. مۆردی تریشی کە هەیە ئەوان دڵیان خۆش کردووە کە ئیسرائیل حمڵاکات، ئێمە بێ مەسئلەی ئامریکایش لە نەزەرە بگرین. ئامریکا چراسەوزەدات بە ئیسرائیل کە حمڵەگەرێکات، بەڵام محدودی کردووەتەوە، یانێ بە غیرە مستەقیم وتویە ئەگەریش جوابی ئێران نەدەیتەوە ئەبێ محدود بێ. ئامریکا مەسئلەی چین و رووسیەست، چۆن پێخۆش نییە چین و رووسیە بەهۆی ئەوەی کە شەڕەکە بەرفراوان و بێتەوە لە بینی ئێران و ئیسرائیلە، ئەوان توانن خۆیان زۆرتر بخشنە ناو خاوەرمیانەست. بۆیە ئامریکایش لەو بابەتە و بەرگریکی لێکە. ئەتوانم بڵێم کە ئەو بەرە واقعاً لە خەیاڵ پڵاوێکە بەسەر ئەبەن کە شتێکی وانە. ئەگەریش بۆ وێنە ئەڵێت کە دموکراسی تێرێ بۆمان ئیسرائیل دموکراسی تێرێ، پێم وانە بێ ئەو دموکراسیە باشتر بێت یا جۆرێکی تر بێت بەچاو ئەو دموکراسیە کە ئامریکا قەوڵی دابی تێرێ بۆ عێراق و بۆ ئەفغانستان.
هەروەها ئەمان دەوڵەت تر ڕاستگرا لە ئێرانە نیشانیان داوە یعنی نیشانیان داوە ئەو شتێک کە بەناو دموکراسی و ئەیتێرن یەکەم جار دەسەکەن بە ئەو کەسانەی بە کوشت و کوشتاری ئەو کەسانەی کە تەنویری ئەفکارەکان کەسانێکی ئیسا چەپ نەیژین چون چەپ بەتایبەت کۆمونیستەکان تاوانێکی زۆریان داوە زۆریان نەخەتان ئەوەی کە تێنە سەردەور دەسەکەن بە کوشت و کوشتارە ئەوانەی کە سکولار بن ئەوانەی کە داوای جامعەیەکی باشتر بکەن کە پەروەردەکانی هەیە یانی لە ساڵ 1300 بەرەو خوارەوە بین ئەو فەزاکە بەناو دموکراسی دوای بازێ جێوبەرهات ئەو کوشت و کوشتارانە ئێمە ئەیبینین وەکو جوابەکەی کە جوابێکی نەهایی بێت ئەو شەڕە کە ئشارەم کرد شەڕی ئەو خەڵکانە نییە ئەو شەڕە ئەم خەڵک بەتایبەت چینی زەحمەتکێش دروستی نەکردووە دەوڵەتەکان دروستیان کردووە بەڵام ئەگەرێک بێت ئەگەرێک ئەو شەڕە بێت ئەبێ لە فرسەت ئیستفادە کردگێت یعنی تەجروبە هەیە تقریبا انقلاب ئۆکتۆبر لە دوای ئەوەی کە جەنگ جەهانی یەکەم بوو ئەوە ئەعلام کردیا کە ئەو شەڕی ئێمە نییە بەڵام لەش ئەو شەڕە ئەو نیروی سەرک و بداخەڵیە ئێمە ئەبێ کەڵ وەربگرین ئەوە یەکە ئەگەر شرایەتی وا بێتە پەرەوە ئەتوانین ئەبێ بڵێن کە ئەبێت لە فرسەتەکان کەڵ وەربگیرگێ چونکە ئەوانەی کە ئێوە ئشارەتان پێکرد کە بەرەیەکی ڕاستن کە ئەڵێن ئەوان هیچ پایگایکی جەماوەریان نییە باوەڕیان بە خەباتی جەماوەری نییە بۆیە ئەوەن چاویانەوە بە ئاسمانەوە ئیسرائیل بێ ئەمریکا بێ وڵاتێ بێت جمهوری ئیسلامیان بۆ لابات دوودەسی بێژن فەرمونێەوە تەشریف بێرنەوە کە دیارە ئەوەیشە هەروە بە ئاسانی نییە ئەو خەباتە کە ئێمە ئەیبینین لە سەطحی جامعە بەردەوامە ئەوە نییە کە جوابی ئەوان بێت یانێ ئەوەی کە بەخێرهاتنی ئەوان بکات. بەڵێ کاک شارام زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی کۆمەڵ سوڕاوان من پرسیارەکانم کۆتایی پێهات ئەگەر پێتان وایە شتێکەیە کە ئاماژەتان پێنەکردوە فەرموون. من وەکو آخر کەلامم ئەوەیە کە ئەو شەڕی ئێران و ئیسرائیل شەڕێکە هەردووکیان بۆ هژمونی خۆیان لە خاوەرمیانە هەوڵەدەن ئیسرائیل پێخۆشەکە وەکو هێزی یەکەمی نظامی لە ناوچەکە بمێنێتەوە ئێرانیش کە ئێژێ بەشدارە لەبەر ئەوەی کە گرانی هەیە لە یەکەم ڕۆژی شەڕەکە و یارمەتی هەم ماڵیانەدات هەم لۆجستیکیانەدات ئەوەی کە وەزیر خارجەکەی ئەڕوا بۆ عەرەبستان ئەوە نییە کە بێژێ یارمەتی ئیسرائیل و ئەمریکا نەدەن دیارە داوای پارۆشتیان لێکات کە بتوانێت بە شێوەیەک دڵ ئەوانیش بەدەست بێرە بتانێت بیگەێنێت بە ئەو نیرۆگەرە بەتایبەت بە حەماس کە دیارە پێم وانە بێت لەو بارە و جوابێ بگرێت ئەوە تا ئەو حەدیە بۆ خەڵکا بێنێت من وەکو ئاخرین قسەم ئەوەیە کە ئەو شەڕی خەڵک نییە شەڕی واقعی خەڵک چە لە ئیسرائیلە چە لە ئێرانە لەگەڵ ئەو دوو ڕژیمە ستەمکارە یانە ئەو دوو ڕژیمە مستەبدە جمهوری ئیسلامی و ئیسرائیلە. بەڵێ کاک شارام زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. منیش سپاسی ئەوەکەم هەر بژین. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێی شەهرام ئەمانەتی ئەنجامی کمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕانیم هەفتەمان بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەیم هەفتە هەتا بەرنامێکی تر و چاوپێکەوتنێکی دیکە هەرشاد بشین. کاتێک خەڵک مەجال و مەیلی ڕێکخستنی سیاسیان هەیە بۆچی دەبێ خەباتی دوو لە توند و تیژی هەڵبەبژێرن
لە ساڵەکانی 2010 تا 2019 لا نیکەم لە 68 وڵاتدا شۆڕشی دوور لە توندوتیژی بەڕێوەچووە. هەرچەندە کا فورمولیان شێوازێکی گشتگیر و جیهانی بوونی نییە و هەموو وڵاتێک بەستێنی تایبەتی خۆی هەیە. بەڵام هەندێک شێواز و شێوەکار لە نمونە سەرکەوتوەکاندا دووبارە بوونەتەوە. یەکەم، گەیشتن بە ئاستێکی تایبەت لە ژمارەی بەشدار بووان پێویستە بۆ ئەوەی حکوومەتێک بڕوخێت. دوو، ئەو ژمارەیە لانی کەم دا لە سەدی دانیشتوانی وڵاتێکە کە چالاکانە لە پرۆسەی ڕووخاندنی حکوومەتدا بەشداری دەکەن. پێویستێ بوترێت کە لە هەندێک حاڵەتدا بەشداری 3 بۆ 4 لە سەدی دانیشتوانی وڵاتێک حکوومەتگەلێکی ڕووخاندووە. لە لێکۆڵینەوەیەکدا کە ساڵی 2019 لە گۆڤاری سروشتی ڕەفتاری مرۆڤدا بڵاو بوویەوە، مارگاریتا بۆلیژیسۆ پێداگری لەوە دەکات کە داینامیک یان با بڵێن پشوو درێژی بزوتنەوەیەک کاریگەرە لەوەی کە ڕۆژی سەرکەوتن وەکو ڕووداوێکی ممکن بێتە خەیاڵی جەماوەرەوە. هەندێک بربەستیش لەم لێکۆڵینەوەیدا ئاماژەیان پێکراوە کە پێویستە لێرەدا باسی بکەین. یەکەم، بەشداری هەمەڕەنگ و لە ئاستی بەربڵاودا. دووهەم، کاڵبوونەوەی وەفاداری بەشکەلێک لە وەفادارانی ڕژیم. سێهەم، داهێنەربوون لە تاقیکردنەوەی تاکتیکی نوێدا. و چوارەم، خۆراگری و خێرابوون لە گۆڕانی تاکتیک و شێوەی کاردا بە پێویستی بزوتنەوەکە. بۆ نمونە توێژەرانی ئەم بوارە ئاماژەیان بە چەند خاڵێک داواکە لە درێژەدا باسی لێ دەکەین. ئەم خاڵانە 3 پێوانە و 3 ڕەوت لە خۆ دەگرێت. 1. وزەی ڕێکخستنی جەماوەر. 2. پلانی بەکردەوەی ڕێکخستن. 3. زاڵبوونی نەزم و تەرتیب و دیسیپلین بەسەر ڕێکخستنەکاندا. بۆ ڕەوتەکانیش ئاماژە بە هەڵچوونی ئاستی بەشداربووان لە کارەکەوتنی ئامرازی دوژمن یان ناکارابوونی یان چوونە سەرەوەی ئاستی جەسارەتی خەڵک و دواخاڵ و خاڵی وەرچەرخان سەرپێچی لە ڕیزەکانی دوژمندا لەم قۆناغەی ئەخیردا دەست پێ دەکات. ڕەنگە بپرسن چه جۆرە خەڵکێک لە کەمپینی خەباتی مەدەنیدا بەشداری دەکەن؟ هەموو جۆرە خەڵکێک و لە هەموو چین و توێژێک. لە ڕاستیدا هۆکاری سەرەکی خەباتی مەدەنی ناوەڕۆکی گشتگیر و جەماوەری ئەم جۆرە خەباتەیە. خەباتی مەدەنی دوور لە توندوتیژی پێویستی بە ئاستێکی بەرز لە قوتاربوونی جەستەی نییە. پێویست ناکات بەشدار بوو بۆ ماوەیەکی زۆر لە ماڵ و منداڵی دوور بێت. ئەم هۆکارانەیش وا دەکات کەم کەمپەینانە ژنان، کەمینەکان بە ساڵاتوان و خەڵکانی خاوێن پێداویستی تایبەت لە خۆ بگرێت. خەڵکانی خێزاندار بەشداری تێدا بکەن و لە ئەنجامدا بەو هۆیانەی کە باسکرا بەشداربووانی ئەم جۆرە خەباتە زیاتر دەبێت لە خەباتی چەکداری و دوژمن پاکانەی کەمتر دەبێت بۆ سەرکوت و بەواتایەک چەک لە دەستی دوژمن دادەکەوێت.